9 ساڵی تەواوە حکوومەتی هەرێم پڕۆژە یاسایی بودجەی نییە. پەرلەمان و پەرلەمانتارانیش لە دوو کابینێ ڕابردوودا ئاگاداری هیچ داهاتوو خەرجیەک نەبوونە. ئەوە تا سەرۆکی پەرلەمان خۆی دەڵێت نەبوونی پڕۆژە یاسای بودجە بەستە بۆ ئەوەی متمانە لە حکوومەتی هەرێمی کوردستان بسەندرێتەوە. زیاتر لە جارێک وتومە بەتەنها نەبوونی یاسای بودجە بەستە بۆ لێسەنەوەی متمانە لە حکوومەتی هەرێمی کوردستان و شەرم لەو قسەیە ناکەم، نەک شەرمی لێ ناکەم، پێداگیری لێکەم. نەبوونی بودجە لە هەر وڵات و کابینەیەکی حکومیدا هەلی گەورە بۆ گەندەڵی و ناشەفافی و نادادی و تەخشان و پەخشانی داهات و خەرجی دەڕەخسێنێت بەو پێی دەستگای چاودێری کە پەرلەمانە هیچ لەبارەی داهات و خەرجکردنەوە نازانێت. پڕۆژە یاسای بودجەنی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان چارەسەر نابێت، ساڵ بە ساڵ قەیرانەکە قوڵتر دەبێتەوە. ئەمە ژوای کردووە هەندێک بەرپرسی حکومی ببنە پاڵەوان لە تەخشان و پەخشانکردنی پارەی داهاتی هەرێمی کوردستان و هەر پرۆژەیەک ڕابگەیەندرێ ئەوە کۆمەڵێک کەس بیکەنە ئینتاجی خۆیان یاخود دەستکەوت بۆ خۆیان کە ئەمە لە ئەسڵدا مڵکی خەڵکی هەرێمی کوردستان و پارەی خەڵکی هەرێمی کوردستانە دەبێت بە یاسا لە پەرلەمان یاسای بۆ دەرچێ و هەروەها لە ئەنجامی ئەو یاسایە جێبەجێ بکرێت. حکوومەتێک نەتوانێت پرۆژە یاسای بودجە بنێرێتە پەرلەمان، ئەو چۆن دەتوانێت بە عەدالەت داهات و خەرجی هەروەها داهات دابەش بکە و خەرجیەکان چۆن بکە. نەبوونی بودجە کاریگەری لە سەرژانی هاوڵاتیان و پڕۆژە و جوڵەی بازرگانیش دروست دەکات. وەک پێویست وەزارەت و فەرمانگە خەدەمیەکان ناتوانن ئەرکەکانی خۆیان بە تەواوی جێبەجێ بکەن، لە نێوەندەشدا لێکەوتە خراپەکانی ڕاستەوخۆ لە سەرژانی هاوڵاتی ڕەنگ دەداتەوە. کاریگەریەکانی پەسند نەبوونی بودجە لە هەرێمی کوردستان و لە عێراق، یەکەم جار باز لە عێراق بکەین. عێراق کە بودجەکەی پەسند ناکە، کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بودجەی هەرێمی کوردستان و داهاتی هەرێمی کوردستان دەبێ و دواتر کە نەبوونی بودجە لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بازار و لەسەر هەلی کار و لەسەر جم و جۆلی بازرگانی نێوخۆیی و دەرەچیشی دەبێت. بۆیە هاوڵاتیان ڕەنگە کاریگەری ئەوەی کە بنەمای بودجەی کوردستانە بودجەی تەشغیلیە و میلاکاتە کە گرنگترین لەو بابەتانەیە کە خەڵکی دانەمەزرا و ناتوانن دابمەزرێنن و هەلی کار کەمتر دەبێ. کابینەی نۆی حکوومەت لە سەرەتای دەستبەکاربوونی بەڵێنیدا کۆتایی بە نەبوونی بودجە بهێنێت، بەڵام واتەمەنی کۆتایی دێت و وەک چەندینی دیکە ئەم بەڵێنەشی بەجێ نەگەیاند و درێژەی بە میراتی کابینەی پێشخۆیدا. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.